ئەمەوێت لە تۆ بپرسم ئایا ئەم هێرشەی کە ئێران ئەنجامیدا بۆ سەر ئیسرائیل لە تۆڵەکردنەوەی کوژرانی ئیسماعیل حەنیە و سەرکردەکانی باڵای حیزبوڵای لوبنانی وەروەها فەرماندەی سوپای پاسەرانە لوبنان چاوەڕوان کراو بوو ئێران هەر بەمە دەوەستێت؟ هێرشە موشکیەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر وڵاتە داگیرکراوەکانی فەلەستین وەک لە ڕاگەیاندراوەکەی سوپای پاسدارانیشدا ئاماژەی پێکرا بوو. ئەم هێرشانە لە تۆڵەی کوژرانی ئیسماعیل هەنیە و لە شاری تاران و بە ئامانجگرتنی ڕێبەری حەماس و کوژرانی سکرتێری گشتی حیزبوڵای لوبنان و هەروەها فەرماندەیەکی باڵای سوپای پاسداران کە ڕاوێژکار بووە لە لوبنان. بەڵێ باشە بەڕێز ڕەزا چاوەڕێ دەکرێت کە ئێران لەم هێرشانەی بەردەوام بێت بۆ سەر ئیسرائیل یاخودنا ئەمە تەنیا وەڵامدانەوەی کوژرانی چەند سەرکردەیەکی بەرەی مەقاوەمە بوو لە چەند وڵاتێکی جیاواز؟ دیار نییە، دەبێت چاوەڕێ بین. قسە لەوە دەکرێت کە شەپۆلێکی دیکەی ئەم هێرشانە بەڕێوەیە، بەڵام من پێم وایە ئەو هێرشانەی کە ئەم شەو کرایە سەر ئیسرائیل لەلایەن سوپای پاسدارانەوە بەراورد بە هێرشەکانی 6 مانگ لەمەوبەر هێرشێکی زۆر سەختتر و تونتر و استراتیژیتر بوو. تەلەبیب واتە ناوەندی ڕژێمی ئیسرائیل بە ئامانجیرا هەموو دنیا دیتی کە سیستەمی گومبەزی ئاسانی نەیتوانی لە بەرامبەر ئەم موشەکانەدا بەرگری بکات و زۆربەی موشەکەکان گەیشتنە خاکی ئیسرائیل و من پێم وایە هێرشەکانی ئەم شەو هێرشێکی استراتیژی بوو. تەنانەت ئەگەر لێرەش کۆتایی پێبێت بە ڕای من تا ڕادەیەکی زۆر دەتوانێت جۆرێک لە جەنگ و هەڕەشەکانی ئیسرائیل لە دژی ئێران بگۆڕێت. بەڵێ بەڕێز غوڕابی پێتان وایە کاردانەوەی ئیسرائیل و هاوپەیمانەکانی لە دوای ئەم هێرشەی ئێران بۆ سەر خاکی ئیسرائیل چی دەبێت؟ تا ئێران خۆی بۆ ئەگەرەکانی دوای ئەم هێرشە ئامادە کردووە؟ بەدڵنیایەوە کۆماری ئیسلامی ئێران هەر جۆرە ئامادەییەکی بۆ هێرشەکانی ئیسرائیل هەیە. من پێم وایە بە ئەگەرێکی زۆر ئیسرائیل کاردانەوەی هەبێ بە هێرشەکانی ئێران و لە هێرشی وعدەی سادقدا ئیسرائیل کاردانەوەی هەبوو، بەڵام کاردانەوەکەی زۆر سنووردار و بچووک و بۆ ڕاگررتنی ئابرووی خۆی بوو. بەڵام هێرشەکانی ئەم جارە زۆر قورستر بووە بە موشکی بالیستی کێرشکراوە. کاردانەوەی ئیسرائیلیش ڕەنگە هێرش بکاتە سەر هێندێک ناوچەی ئێران، بەڵام پێم وایە ئەم هێرشانە هێرشی زۆر بەربڵاو نابن. لەبەرەوەی بەدڵنیایەوە بۆ ئەم جۆرە هێرشانە هەم پێویستی بە چراسەوزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە و هەم لە بنەمادا کۆماری ئیسلامی ئێران سەلماندوویەتی بۆ جاری دووەم کە وڵامی ئیسرائیلی داوە سەلماندی کە جاری یەکەم بەڕێکەوت نەبووە و کۆماری ئیسلامی ئێران هێزێکی بەرگری زۆر بەهێزی لە بەرامبەر هەر جۆرە هەڕەشەیەکی بەربڵاوی ڕژێمی ئیسرائیل. کەواتە با بپرسم بەم هێرشەی ئێران هێندەی تر ئاگری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردایان ئامانجەکەی خۆی پێکاکە مەبەستی بوو. لە ڕاستیدا ئەو هێرشەی کە ئێران لە ئیسرائیل لە دژی ڕژێمی ئیسرائیل ئەنجامی داوە ئۆپەراسیۆنێکی زۆر سنووردار بوو، هەرچەند استراتیژی بوو، بەڵام کاردانەوەیەک بوو بەرامبەر بە دەست درێژی
ڕژێمی ئیسرائیل لە دژی تاران لە ڕووداوەکەی کوژرانی ئیسماعیل هەنیە و هەروەها تیرۆری سکرتێری گشتی حیزب الله ئێران بەدڵنیایەوە بە دوای پەرەسەندنی گرژەکانەوە نییە، بەڵام من پێم وایە ڕژێمی ئیسرائیل ئەگەر نەتوانێ وەڵامی ئێران بداتەوە، گرژەکان لە دژی غەزە و بە تایبەتیش بەڕای من لە دژی لوبنان زیاد دەکات، لەبەر ئەوەی هەر لە بنەمادا ئاڕژێمە سەلماندوویەتی کە لە یەک ساڵی ڕابردوودا سەلماندوویەتی بە شوێن پەرەسەندنی گرژیەکانەوەیە لەگەڵ ئێران، لوبنان و غەزە و لەگەڵ هەموو خەڵکی ناوچەکە. ڕووداوانەی لە 2 هەفتەی ڕابردوودا لە لوبنان ڕووی داوە، زیاتر لە 80 ئەو خەڵکەی لە لوبنان شەهید بوون، خەڵکی سیڤیل بوون و خەڵکی مەدەنی بوون و دەیسەلمێنێک کە هەر لە بنەمادا ئیسرائیل بە شوێن قوڵکردنەوەی گرژیەکان و تێکبەردانی وڵاتانی ناوچەکەیە. بەڵام ئەمەی کە ئێستا ئێران کردی بەدەستەوەدانی خاڵێکی زیاتر نەبوو بۆ ئیسرائیل بۆ ئەوەی کە تۆ باسیەکەی بۆ پەرسەندنی جەنگەکە، یعنی ئێستا ڕاستەوخۆ ئێرانیش هاتە ناو جەنگەکەوە. سیرکەن کۆماری ئیسلامی ئێران لە ڕووداوی تیرۆری ئیسماعیل هەنیەدا دەست درێژی کرا سەر وڵاتەکەی و لە چوارچێوەی یاسا نێودەوڵەتیەکاندا ئەو مافە بۆ هەموو وڵاتێک نەک بۆ هەر بۆ ئێران، ئەم مافە بۆ هەموو وڵاتێک هەیە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیەکاندا بۆ وەڵامدانەوە و کۆماری ئیسلامی ئێرانی شەرە و کات ناڕزایەتی خۆی سەوارد بە هێرشی ئیسرائیل بۆ تاران و تیرۆری یەکێک لە میوانان دیپلۆماتیەکەکانی ئێران دەربڕی کە هاتبوو بۆ ڕێو ڕسمی سوێن خواردنی سەرۆک کۆماری ئێران. باشە و ڕای گەیان کە مافی کاردانەوەی هەیە. باشە بەرز کردەوەیەکی بەرگری کارانەی و کوشتنی ئیسماعیل هەنیەدا پێتان وایە وەڵامی ئێران لە ئێستادا گونجاو بوو، چاوەڕێ دەکرا زووتر ئێران کاردانەوەی بەرامبەر بە ئیسرائیل هەبێت، بۆچی لە ئێستادا لەم کاتە وەڵامی ئیسرائیلی بەم شێوازەدایەوە؟ من ئاماژەم بەوە کرد بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانیش لە هەفتەکانی ڕابردوو لە ڕۆژانی ڕابردوودا لەوانەش بەڕێز سەرۆک کۆمار دکتۆر مەسعود پزیشکیانی ئاماژەی پێکرد بوو کۆماری ئیسلامی ئێران لەبەر هەوڵدان بۆ تێکنەچوونی دانوستانەکانی ئاشتی کە بڕیار بوو لە بەناوبژیوانی قەتەر و مسر بەڕێوە بچێ و هەوڵی جددی بۆ ئەم بابەتە درابوو، سەبارەت بە کاردانەوە بەو دەست درێژەی ڕژێمی زایۆنیستی لە تاران دانی بە جەرگی خۆی داگرت و بەداخەوە ڕاستەکەی ئەوە بوو کە دەبێ بێڵێن کە بەرپرسان لە تاران لە ژێر کاریگەری بەڵێنەکانی ئامریکادا بوون کە داوای کردبوو سەبر بگرن و کاردانەوەیان نەبێ و لەبەرەوەی کاردانەوەی ئێران سەبارەت بە تیرۆری هەنیە نەبێتە هۆی تێکچوونی دانوستانەکان و ئێرانیش تەنیا لەبەر ئەو نیگەرانیە دانی بەخۆی داگرت بۆ ئەوەی دانوستانەکان تووشی شکست نەبن و خەڵکی غەزەت بژارێکی زیاتر نەخرێت سەر. ئێستا ئێمە بینەری هێرشی تاوانبارانەی ئیسرائیل بۆ سەر لوبنان و بژرانی خەڵکی سیڤیلین. باشە ئەمە لە کاتێکدایە کە سکرتێری گشتی حیزب اللهش ئیسرائیل پێشتر ئیسماعیل هەنیەی کوشت بوو و لە هێرشەکانی لە غەزەوە گواستبەوە بۆ بەرەی لوبنان و دوای ئەوە بە کوشتنی حەسەن نەسڕوڵڵا ئێستا کە ئێرانم هێرشەی کردو چاوەڕێی چی لە ئیسرائیل دەکرێت؟ پێتان وایە کە چونتر دەبێ بەرامبەر بە مقاومەی ئیسلامی؟ من پێم وایە ئیسرائیل ئەگەر نەتوانێ وەڵامی ئێران وەڵامی هێرشەکانی ئەم شەوی ئێران بداتەوە و کاردانەوەیەکی دەمەوێت تێبگەمەوە دوو جاراڵی ئیسرائیل ئەگەر نەتوانێ مەبەستت لە چییە کە نەتوانێت؟
ببینید واکنش ایران واکنش سیرکەن کاردانەوەی ئێران کاردانەوەیکی بەهێز بوو. ئێوە لە ئۆپەراسیۆنی وعدەی سادقدا ئێران نزیک 400 موشکی ئاراستەی ئیسرائیل کرد و کاردانەوەی ئیسرائیل کاردانەوەیەکی لاواز بوو لەبەرەوەی بۆ یەکەم جار موشک و درۆنی ئێرانی و هەڕەشەی ئێرانی لە بەرامبەر هەر جۆرە دەستدرێژێکی ئیسرائیل بەکردەوە لە ئۆپەراسیۆنی وعدەی سادقدا پێشان دراو. نیشانیاندا کە هیچ ترسێکیان لە هەڕەشەکانی ئیسرائیل نییە. لە ئۆپەراسیۆنەکەی ئەم شەودا هێزی موشکی ئێران هێزێکی زۆر زیاتر بوو، موشکی هایپێرسۆنیکی زۆر زیاتر بەکارهێنرا. باشە بەرز غۆرابی ئاماژەت بۆ کرد ئەگەر ئەمریکا گڵۆپی سەوز بۆ ئیسرائیل هەڵبکات ئەگەری هەیە کە هێرشی ئیسرائیل و کاردانەوەکانی تند بن ئەم هێرشانە بە گڵۆپی سەوزی ئەمریکا لە چه ئاستێکدا دەبێ زیاتر کوێ دەگرێتەوە ئایا ئەمە مەترسیەکانی لەسەر ئێران تا چەند بەهێز دەبن. باشە دیارە هاوکارانم دەڵێن کە پەیوەندەکەم لەگەڵ بەڕێز ڕەزا غۆرابی شرۆڤەکاری سەربازی و هاوکات شارەزای سیستمی سەربازی ئێران بشا لە تارانەوە لەگەڵمان بوو شرۆڤێن بابەتە کرد لە پامنێرانمان لەگەڵمان دەبن. هاوکارم بارزان حەسەن لە بڕۆکسلەوە لەگەڵم دەبێت لەو زیاتر دەپرسین کەیتر باشە بگەڕینەوە لای میوان چونکە میوان جارێکی دیکە ئامادەیە لەگەڵ میوانەکە بەردەوام بین. باشە بەرز غۆرابی منەوەم لە بەڕێزت پرسی کە ئاماژەت بەوە کرد ئەگەر ئەمریکا گڵۆپی سەوز بۆ ئیسرائیل هەڵبکات ئەو کاتە هێرشەکانی ئیسرائیل یا کاردانەوەی تونتر دەبێت. ئەمە لە چه ئاستێکدا دەبێت ئەگەر ئەمریکا بە فەرمی پاڵپشتی ئیسرائیل بکات بۆ وەڵامدانەوەی گروپەکانی بەرەی مقاومە هاوکات ئەو هێرشەی کە ئەم شەو ئێران بۆ سەر ئیسرائیل و ئامانجەکانی ئەنجامداوە. شەوی ڕابردووش بۆ سەر بنکەی ڤیکتۆریا لە بەغدا کۆمەڵە هێرش ئەنجام درابوون کە دەڵێن گروپەکانی سەر بە ئێران کردویانە. من لەسەرەوە باوەڕم کە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕاستیدا ئیزنی کاردانەوەیەکی بربڵاو و گەورە بە ڕژێمی تەلەڤیڤ نادات. ویلاتە یەکگرتووەکان لە بارودۆخی هەڵبژاردندایە و بەرژەوەندی ئەمریکاش دەتوانێت لەلایەن ئێران و هاوپەیمانەکانیەوە لە ناوچەکە لە یەمەن لە عێراق و تەنانەت لە لوبنانیش هەڕەشەی بخرێتە سەر. ویلاتە یەکگرتووەکانیش دەزانێت ئەم ڕووداوەی ئەم شەو ڕوویدا کاردانەوەی ئێران وەڵامێک بوو بۆ کردەوەی دەستدرێژی کەرانەی ڕژێمی ئیسرائیل لە دژی ئیسماعیل هەنیە لە ناو تاران. هەر بۆیە من زۆر بە دووری دەزانم کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم بارودۆخەی ئێستادا بە شوێن پوڵکردنەوەی کۆنتترۆل نەکراوی گرژیەکان لە ناوچەکە بێ و بە تایبەت لەگەڵ ئێران. بەڵام سەرۆکۆماری ئێران لە نیویۆرکەوە ئاماژەی بەوە کرد کە ئێمە دڵنیاین ئەو هێرشانەی کە حزبوڵا کردە ئامانج و حەسەن نەسرۆڵای تێدا کوژرا لە نیویۆرکەوە درابوو. هاوکات ئەمریکای تۆمەتبار دەکرد بەوەی کە پاڵپشتی ئیسرائیل دەکات لەسەر ئەو هێرشانە کەتان وایە ئەمە ڕاستە؟ بەڵێ بەدڵنیایەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆکاری سەرەکی لەو هێرشانەیە کە لە لوبنان دەکرێن. ڕۆژی ڕابردوو بلینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا بە فەرمی ڕایگەیاند لە ڕاستیدا ئەوان گڵۆپی سەوزیان بۆ ئیسرائیل بۆ هێرشی زەمینی بۆ سەر لوبنان داگیرساندووە. واتەوێ بڵێ ئەمریکا پاڵپشتی ئەو هێرشانە بۆ سەر ئیسرائیل دەکات بەڵام پاڵپشتی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران ناکات. بەس ئەگەر بە کورتی پێم بڵێ. من تێنەگەیشتم لە پرسیارەکەت. باشەگەر بە کورتی وەڵام دەیتەوە تۆ لە قسەکان تاوا دەردەکەوێت کە ئەمریکا پاڵپشتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر گروپەکانی بەرەی مقاومە دەکات بەڵام پاڵپشتی ڕاستەخۆ ئیسرائیل بۆ هێرشی بۆ سەر ئێران ناکات.
من عرض کردم ببینید من وتم هێرشی ئیسرائیل ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگری لە هێرشی کۆنتڕۆڵکرا و سنووردار باش لەلایەن ئیسرائیلەوە بۆ سەر ئێران ناکا بە دنیاوی ئیسرائیلەکانیش گوشار دێنن بۆ ئەمریکیەکان بۆ ئەوەی بتوانن کاردانەوەیەکیان هەبێ ڕەنگە بۆ کاردانەوەی سنوورداریش ئیزن لە ئەمریکا وەرنەگرن ئەمریکا بە شوێن پەرسەندنی گرژیەکان لەگەڵ ئێران نابێت. زۆر باشە بەڕێز ڕزا هۆرابی شۆڤەکاری سەربازی و شارەزایی سیاسەتی سەربازیێران لە تارانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. زۆر سپاس دیارە